بۆی بەڕێز و بەخێراتنێکی گەرمی هەر یەک لە بەرپرسە حەزبی و حکومی و ئەندامی سەرکردایەتی و وەزیر و ئەندام پەرلەمانەکان و کۆنسوڵی وڵاتانی هەرێک لە ئەمریکا، فەڕەنسا، رووسیا و بەریتانیا و سەرۆکی زانکۆی سەلاحەدین و ڕاگری کۆلێژی ئەدەبیات و تەواوی ڕۆژنامەنووسان و میوانانی بەڕێزان. بەڕێزان، پێش دەستپێکردنی کۆڕەکەمان دەقیقەیەک دەوەسین بۆ گیانی شەیدانی کورد و کوردستان و ڕۆژنامەنووسان لە تەواوی جیهان. بەڕێزان، ئێستاش داوا لە بەڕێز سەرۆکی بەشی ڕاگەیاندن دکتۆر ڕەزوان بادینی دەکەم بۆ پێشکەشکردنی وتەیەک لەسەر چۆنیەتی ئەوەدان بۆ دامەزراندنی ئەنجومەنی باڵای ڕاگەیاندن لە کوردستان. بەڕێزان، ئەم کاتەتان باش، بەیانیتان باش. بناوی خۆم، بناوی ستافی و قوتابیانی بەشی ڕاگەیاندن خێرهاتنێکی گەرم لە هەمووتان دەکەم. زۆر بەخێر کۆمەلێک لە پسپۆران، ئەکادیمیسیان کە شارەزایان هەیە لە بواری ڕاگەیاندن و بە تایبەتی دروستکردنی ئەنجومەنێکی باڵای سەربەخۆی ڕاگەیاندن لە شوێنە کۆبرن تا بتوانن گفتوگۆ بکەن لەسەر پرەنسیپەکان، لەسەر ڕێنمایەکان، لەسەر مۆدێلەکانی جیاواز کە لە دنیا هەنە، لە دنیای پێشکەوتوو. ئیجا ئەوە تەحەدیکی یەکجار گەورە بوو بۆ ئێمە. لۆ پێویستە ئێمە لە نۆ خاڵ، نۆ شوێن، نۆ ئاراستە، نۆ کێس ئێمە زۆر تشتان لەدەست دەدەن، بزر دەکەن. کاتی ئەو ئەنجومەنەیە نییە. بەرداوامبوونی نەبوونی ئەو ئەنجومەنە نۆ جاران کێشەی و کەش و هەوای ڕاگەیاندن لە کوردستانی خۆشەویستمان ئالۆز دەکەن. لەبەرەوە من زۆر بە کورتی لەسەر ئەو نۆ خاڵان بۆ جەنابتان دڵێ. I've seen an image of Qazi Muhammad proclaiming the Mahabad Republic, and it reminds me that among his first official acts were the establishment of a girls' school and, appropriate for today, a newspaper. کاتێک کە دەگەڕم دەبینم یەکێک لە کارەکردنەکان کاوەکردی قازی محەممەد بوو بانکردن یاخود ڕاگەیاندنی کۆماری مەهاباد بوو و لە نێوان کارە هەرگرنگەکانی ئەو کردی بە شێوەیەکی ڕەسمی کردنەوەی قوتابخانەیەک بوو بۆ کچان و هەروە شتێکەوە بۆ ئەم ڕۆژیا و شانی باسکردن بێ ڕۆژنامەیەک بوو. Nothing so distinguishes Kurds as their attachment to newspapers and their bedrock belief that girls, like boys, need to be educated. هیچ شتێک کورد زیاتر جیان ناکاتەوە لە کەسانی تر جگە لەو باوەڕێیان کەوا پێیان وایە پەیوەستبوونیان بۆ ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەریەوە هەروە ئەو باوەڕێیان کەوا پێیان وایە کچان و کوڕان دەبێت پەروەردە بکەن بە شێوەیەکی یەکسانی. Kurds pioneered the use of independent and opposition media to stake their claims to human and civil rights in Persia, the Ottoman Empire, and the Russian Empire. کوردەکان توانای خۆیان و میدیای ئازاد یاخود میدیای معارەزەیان بەکارهێناوە بۆ بانکردن یاخود بۆ داواکردنی مافە مەدەنی و سیاسەکانی خۆیان لە ئیمپراتۆریەتی عوسمانی، لە ئیمپراتۆریەتی فارسەکان و لە ئیمپراتۆریەتی پێشووی سۆڤیەتدا. They continued to do so in the context of state building in Turkey,
Iran, Syria, Iraq, and the former Soviet Union. هەروەها بەردەوام بوون لەسەر ئەم ڕێچکەیاندا لە سەردەمی دروستکردنی دەوڵەتدا لە هەریەکە لە عێراق، ئێران، تورکیا، سووریا و هەروەها لە یەکێتی سۆڤیەتی کۆن. Wherever the rights of Kurds were violated, brave men and women responded with the written word. هەر کاتێک کەوا مافی کوردەکان توێشێترا بێ پیا و ژنە ئازاکانیان بە وشە جوابیان داوەتەوە هاتونەتە وەڵام. One unfortunate constant over the last 150 years is that journalism was and remains a dangerous profession. یەکێک لە بەدبختەکانمان لە 150 ساڵی ڕابردوودا ئەوەیە کەوا ڕۆژنامەگەری وەکو مهنەیەکی خەتەرناک ماوەتەوە و تاوەکو ئێستا شەر بەم شێوەیەدا. All over the world, including Iraq, journalists are harassed, arrested, intimidated, and killed. ئەمەش ڕاستە بۆ سەرتاسەری جیهان و بە عێراقیشەوە ڕۆژنامەنووسان گیراون، کوژراون، ئیهانەکراون، هەڕەشەشیان دەکراوە. Freedom of the press is a part of the Kurdish heritage just as much as your heroes, your music, and your literature. ئازادی ڕاگەیاندن بەشێکە لە ترادیشنی کوردی هەروەکو مۆزیقاتان وەکو پاڵەوانە نەتەوەیەکانتان هەروەکو ئەدەبیاتیشتان. Press freedom is part of a living legacy, a celebration of brave Kurds and brave Iraqis who have the courage to place their convictions on the printed page or lately the blog screen. ئازادی ڕاگەیاندن بەشێک بووە لە پاشخانی سەقافی کورد و عێراقیەکان کاتێکەوە خەڵکە ئازاکان و چاودێرەکان هەساون قەناعەتی خۆیان دوڕای خۆیان دەبڕیوە لەسەر لاپەڕەکانی ڕۆژنامە و لەم دوایینەی خێریشدا لەسەر شاشەکانی کۆمپیوتەر و لە وێبسایتەکان. But it's part of a whole, a tradition where ideas matter, where the first recourse is not to weapons or violence, but to words. بەڵام ئەمە بنەمایە لە هەموو بنەمای سەرچەکەیە کاتێکەوە فکرە یاخود بیر و ڕادەبێتە مۆزوع سەرچاوەکان نابن بە وشە و بە تونوتیژی بەڵکو سەرچاوەکان دەبن بە وشە نابن بە چەک و تونوتیژی. This freedom should be safeguarded, but only you can do that. ئەم ئازادیە دەبێت پارێزراو بێت بەڵام تەنها ئێوە خۆتان دەتوانن بیکەن. For in protecting press freedom, you are also protecting your hard-won democracy, honoring the legacy of all those who fought for it, and giving a gift to the next generation. Thank you. بۆ پاراستنی ئەم ئازادی ڕاگەیاندنە ئێوە دەتوانن بە وەفا بن بۆ کەسانی کەوا بۆی جەنگاون و هەروە بیکەن بە دیاریەک بۆنەوەی داهاتوان بیهێڵنەوە. زۆر سپاس. Over the last couple of 100 years, a series of regulators in between the media and government. خلال 300 سنة الماضية هناك ظهرت القواعد والقوانين لتحديد العمل الصحفي وتحديده ما بين الحكومة والصحافة. The most important of these, and the first, and it's a continual evolving issue, but of course the most important is the law. طبعا أهم شيء هو القانون، ظهور القانون. And there, of course, it's vital that the law should be based on the internationally agreed principles of freedom of expression. طبعا لازم يكون هذا القانون مبني على حرية السبيتش يعني الكلام التعبير. And also the accepted limitations on those rights of freedom of expression. ويجب أن يكون هناك طبعا حد أدنى من هذه القوانين والحريات. In a sense, that's all you need. As long as the law is respected and implemented, and it's a good law. هذا ما نحتاجه، هو على الأقل يكون هناك حد أدنى من القانون ويجب أن يحترم هذا القانون. That's all you need. But there has also in the UK grown up a series of other regulators between the relationship. وهناك قوانين أخرى أيضا ظهرت في المملكة المتحدة. The first, I think, goes to the professionalism of both civil servants or the government and the media. هذه القوانين كمثل لهذه القوانين هناك قانون يخص الاحتراف ما بين الحكومة والميديا والإعلام. As a government official in the UK, I'm bound and regulated by the Freedom of Information Law. The basic principle is that information that governments hold should be freely available to the citizens. أيا كانت هذه المعلومات لدى الحكومة يجب أن يطلع عليها الجميع.
As a journalist, particularly working for the BBC, I felt bound on my side of the professionalism by the code of conduct of the BBC. وكمحترف عندما كان يعمل في البي بي سي كان عليه ان يحترم القوانين التي توجد عندهم في البي بي سي. طبعا هو يتحدث كان يعمل في الحكومه سابقا في البي بي سي والان مع الحكومه. If anyone wants to see that, I'd be happy to send it to you. I think it's a particularly good document and has arisen after something like 80 years of independent journalism. It's a good document. وأنا سعيد لأنقل لكم هذه الخبرة خلال هذه التي تكونت عند الكثير خلال 80 السنة الماضية. I was asked also about other UK experience, and the other body that we have, after a series of little battles between the media and the government, is the Press Complaints Commission. هناك المعركة الحاصلة بين الحكومة والميديا الإعلام. Press Complaints Commission. Complaints Commission. It's a body to which people can complain. أوكي. ظهرت هناك مؤسسة للجماهير هناك باستطاعتهم أن يقولون ما لديهم عن الحكومة أو الصحافة. The key elements of this Press Complaints Commission is that it is a voluntary code of conduct. It's a voluntary organisation established by the media to regulate itself. I'm glad that the debate is continuing here in Kurdistan, and long may it continue. وأنا سعيد هذه المناقشة أيضا تستمر في كردستان طبعا بصالح الكل. Thank you. شكرا. Мы должны полностью отдавать себе отчет, что колоссальные возможности, которые имеет сейчас пресса, и авторитет профессии журналиста, налагает на него огромную ответственность перед обществом. من الإمكانيات الهائلة لسمعة وشهرة الصحفيين تضفي على عملهم سمة أخرى هي تضع في نفس الوقت على عاتقهم مسؤولية كبيرة أمام المجتمع. وهنا يجب معرفة Необходимо помнить, что оперативность подачи информации не самое главное в работе средств массовой информации. وهنا يجب معرفة أن السرعة والفاعلية الزمنية لنقل المعلومة لم يعد المعيار الأساسي لجدية وسائل الاتصال. Главными критериями профессионализма репортера, публициста или обозревателя были и остаются принципиальная гражданская позиция. فالمعيار الأساسي لجدوى وجدية الصحفي اليوم تكمن في مدى استيعابه لمبادئ المواطنة الحقة وموقفه من المصداقية وعدم ارتباطه بالمواقف الجاهزة المسبقة للحوادث والظواهر وطبيعتها. Объективность и честность, непредвзятых оценок и глубокий анализ материала. بالأخص أكرر المصداقية عدم الارتباط بالمواقف الجاهزة الستيريوتيب يعني والمسبقة للحوادث والظواهر وطبيعتها. لەگەڵ هەبوونی ئەنجومەنێکی ڕاوێژکاری خۆبەخشان لەگەڵ دامەزانی هیچ دەستەیەکی تر نین بۆ معنایی سەرچاوەیەکی تر بۆ سانسۆرکردن لە کوردستان دروست بکەین چونکە هەرچی دروست دەکەین لە کوردستان لەگەڵەوەی نیەتی ئەم بەڕێزانە دیارە بۆ چاکردن و باشکردنیەتی بەڵام دوجار بە ئاراستەیەکی تر دەسەڵاتی سیاسی خۆرخی ئەکات و بەکارهێنێ بۆیە ئەوەی من بەشێکە بۆ دیاریکردنی قەیرانەکان تا ئەگەر خوازیارین هەمومان بتوانین بەشێکیان لێ چارەسەر بکەین. کوردستان نییە بۆ بە پەرلەمان ئەو ناوە خۆی لە خۆیان غەڵەتە ئێستا ئێمە لە کوردستان شتێکمان نییە بە ناوی ئەنجومەنی نیشتیمانی بەڵکو پەرلەمانی کوردستانمان هەیە ملاحەزەم لەسەر ئەو چاودێریکردنی کەناڵەکان هەبوو کە ئەوە بێ بە جۆرێکی تر بێ ئەو ئەرکارەی کە دیاری کراوە بەداخەوە سێ ئەرکە زۆر کەمە یعنی ئەگەر قرار بێ ئەمە ئەنجومەنمان هەبێ بکون و کە لە بەر و کەلێن هەیە ئەبێ حتا باسی ئەوە بکەین کە حق و حقوقی ڕۆژنامە نووس عقد لە بینی ڕۆژنامەکان کەناڵەکان ڕاگەان مەسەلەی ئیعلانات کە تا ئێستا ڕێک لەخراوە ئەکرێ یاسای هەبێ یا ئەکرێ لەو ئەنجومەنە دیاری بکرێ ئەو مەساحەیە کە تەخسیس ئەکرێ بۆ ئیعلان لە ڕۆژنامەیەکە چونکە حەقی خوێنەرە کە لە لاپەڕەیەکە لانی کەم یەک لەسەر باڵێن
یەک لەسەر دووی ئەو لاپەڕێ بێنێتەوە بۆ خوێنەر بخوێنێتەوە نەک هەموو ئەو ڕۆژنامەیە بە کەیفی خۆی بکا بە ئەعلانات. ئێمە بەڕاستی ئەبێ قسە لەسەر سانسۆر بکەین کە ڕاستیان قسە لەسەر هەڵۆشانەوەی سانسۆر بکەین لەسەر هەموو دەستگایەکی ڕاگەیاندن. بۆ ناکرێت ئێمە دەستگایەکی دروست بکەین بۆ ڕقابەتکردن یا سانسۆرکردنی هەموو ئەو دەستگایانەی ئەو مامۆستا حامد جوانی بۆ ڕێخستن بەڵکو ڕێخستن بێت بۆ بەرهێنانی مەحریفەی ئەعلامی بێت ئەبێ ئەم ئەرکەی هەبێ بەڕاستی و تۆ ناتوانانی بەڕاستی ڕێخستنێکی هەموو دەستگای ئەعلامیەکان بکەیت دەبێت لەوان لەبینێت دەستگای ئەعلامیەکان لە کوردستانە بەشێرە زۆری حزبین واتە موسسەی حزبین ئەعلامی حزبین دەستگای ڕاگەاندنی حزبین و هەر حزبێک بەپێی خصوصەتی و بەرنامجی تایبەتی خۆی تەعامل لەگەڵ لەگەڵ ڕاگەاندنی خۆیەکە بۆیە ئەم ڕێخستنە پەیوەندی بە ڕێخستنێکی ئەخلاقی ڕۆژنامەنووسانە ئێستا ڕاگەاندن لە سەڵاتی یەکەمە وفعلا توانیوێتی لە ڕێگەی ژانرە نوێیەکانی و تەخیلێکی زۆر گەورە لە هەم بنیادی بەشەریەت بکە بۆ شۆڕشە گەوران لە دنیا بەڕێوە بێ فئەمە یعنی چەندە قسە لەسەر ئیعلام بکەین قسەکان ئەکادیمی بن و ورد بن و دەقیق بن هێشتا هەرکەمە لەسەر تەجروبەی ئەمریکا بە حکومەی لەنزیکەوە ڕەنگە ئاگاداری تەجروبەکەمە دووسێ خاڵ هەیە بۆی بیرمان بێ یەک ئێستا ئەمریکا ڕابەرایەتی پرۆسەی ئازادی دەکات لە دنیا کە یەکێک لەو وەسیلانی اعتیمادی دەکاتە سەر حتا لە سەردەمی ئۆبامادا لەگەڵ دیپلۆماسی ئیعلامە يعني فعلا فيسبوك وتويتر وهم يعني شركه جوركان اعلامي امريكي لدنيا دا فعلا او مفهوم تازانيه ابو ازادي هنا وسياقي عقل وكلتور وثقافه واخلاقياتي جورا وجوري بشريه دكنوا لامريكا راغادين ازاد ببي سانسور يعني حتى يعني ام جال مناقشه زور لقال كوملك دزكاي زور هسيان لامريكا كايه دتوان زانياري درباري تشكا اتوميكاني امريكا بلاو كانوا وتيان بلد اما مسؤولين وكو صحفي استابلين امريكا كان قم بليه هي وشوني دقيقتها كحساس تريشتي امريكا باسورد دقيقتها لا سروكو لا دوانزا عالمي جوري اتوميا وتيانا واما مسؤولين حتى واش بلاو كاين اي شيء مسؤوله او كسي كزانياري كمان بيدا تشكلوي يتر كسك بقانون بو دياري كاو زانياري بصحافه الديانه يعني ام ازادي لو هاتوا مبدئك لامريكا لنا وصحافه هي كدلن اما صحفي احترام نزانين دزگاهی تایبەت ببەڕێ و مامبەرێ تەخلیتمان بۆ دابنێ بەهامان بۆ دیاریکە ئەوە ئێمە قیەم و بەهامان هەیە وەکو ڕۆژنامەنووس و خەمی خۆمانمان هەیە میدیا لە دنیاە کە میدیا ئەهلی دروست بووە میدیای کۆمپانیاکان دروست بە پێویستی بە ئابووری بازار هەیە لە هەرێمی کوردستان هێشتا شێوەی ئابووری هەرێمی کوردستان بە تایبەت و عراقیش بەگشت ئێستا دیار نییە ئایا ئێمە لە ئابووری بازارداین یا لە ئابووری داخراوداین ئێمە قاسێکمان لە سیستەمە کۆنەکەیەک هەتا ئێستاکە وەکو نیزام داخلی وەکو ڕێنماییەکان هەرماوە وەکو هەتا وەکو فکریش وەکو کلتوریش هەرماوە و قاچەشمان هاوێشتووە وەکو خطابی سیاسی باس لە ئابووری بازار و نەزەمی تەنویەی عالەمی نازانم شتان ناکەین بەڕاستی شێوەی ئابووری لە هەرێمی کوردستان و لە عراق شێوەیەکی هەلامیە دیار نییە خاڵێکە زۆر گرنگە بۆ ئەو کۆمسیۆنە لێرە قسەی لەسەر بکەین وەکو مەبدە نەک تەفاسیلەکەی چونکە تەفاسیلەکەی دوای ناخوارد لێرە قسەی لەسەر دەکرێت ڕوانینی ئێمە بۆ پرۆسەی ئازادی چۆنە ئەو کاتە ڕوانینمان بۆ دەستگایە دیاری دەکرێت ئایا دەمانێت ئەو دەستگایە تەبعێکی قەزایی هەبێ یان تەبعێکی ئیداری هەبێ یان تەبعێکی ئەکادمی ئیستیشاری هەبێ بە بڕوای من خەتەرێکی زۆر گەورە تەبعێکی قەزایی پێ بدەین یان تەبعێکی تەنفیزی پێ بدەین وەکو وەزارەتێکیش بکات ئێمە پێویستمان بەوەیە مادەم دەمانێت چەپەکانی ئازادی ڕاگەیاندن و ئازادی دەربڕی کوڵکەینەوە دەبێت تەبعێکی ئیستیشاری ئەکادمی هەبێ يعني تنها وكو هيئة استشاري بين يتقضى برسي بيدك عندك شو برسي بيدك رجال نجام برسي بيدك دراسات أكاديمية دكا لجنة أكاديمية هي لو جورانا لو بترازي يعني حكم لسر رجال نمدا اشتكي إشكاليتي توش إشكاليتي زور جورة من وسانسور في بيج وقتها وتراجع برجال نمدك ده صلاتي أنجمن لبر أوي أنجمن ده صلاتي زوري نية يعني ده صلاتي بەکارهێنانی زۆری نییە بۆ ئەوەی کەسێک یان کەسانێک ناچابکردنی شتێک کە توانایەکەی بەندە بە هاریکاری هەموو گروپەکان و ئەمە ئەوە دەگەێنێ کە قبول ناکرێت کەسێک هەواڵ بکاتە وەسیلە بۆ ئەوەی خۆی دەیدرێت و تەنیا لەبەر ئەوەی خۆی خاوەنێتی یان دەسەڵاتداری سیاسی و ئایا میدیاهەکان بۆ باڵنکراون بۆ ئەوانەی کە سەنووسی ڕۆژنامەکان ئەوانە بەشێکی زۆر گەورە و فراوان لە ڕاگەیاندنی کوردی بێگەن من خاوة دستينك المراسم. دعوت ما نكردون بلام كخوينا. آخر أهل ليرة أبيت قيرانة أبيت كيشي كي جورا كيما دواي أمان جمانا قبلوز بولا مستقبلها أنا نشتري عن وشاي ورخنا كتني عن شاي لي كتني عن جمانا وشون تايسترج رخنا عن الفرصة تجارب الموسم كردستان وأخوان ناس عن أخوان دانا نبشر لا بيكاتي سنتجار وشون كردستان أو كتش كمان جمانا تدرس بيكاتو خد داني شوێنێکی باڵادەست کە چاودێری کاری ئاپیان کە تۆ احتراکیان بە تۆ نەکرد
کە دەتوانن بە سەرپەرشتیاری خۆیان نەزانێت تۆ چۆن ئەتوانی سەرپەرشتیاری کاری ڕاگەیاندنی ئەو شتانە بکەی و بڵێ من چاودێر بەسەر ئێوە و محاسبەتان ئەەکەم وای ئەوەی کە لە باسکە لە میدیاکان لە سیستەمی دیموکراسیە ڕۆڵێکی دیارە بینن لەوەی پەیوەندی لە نێوان هاوڵاتی و دامودەستگاکان و دەسەڵات و ناوەندی بڕیاردان دروست بکەن و دیسان لەناو ئەوانەش خۆیانە لە نێوان دامەزراوەکان و دەسەڵات لە دیارەکاڵین دەسەڵات لە سێپێکاتەکە ئەگەر سەیری دەستگاکانی ڕاگەیاندنیش لە وڵاتانی جیهان بکەیت ئامانجی سەرەکی ئەوەیە کە هاوڵاتی ڕازی بێت ناخی هاوڵاتی تێر بکە ئەو زانیاریانە بگوازێتەوە بە هاوڵاتی کە هاوڵاتی پێویستی پێێت و ئەتوانێت لەسەر ئەساسی ئەو زانیاریان هاوڵاتی بڕیار وەرگێت چەند و مەفاهیم و ئەخلاقیاتی پەخش کردووە مەبادی عام لە ڕێی چیەوە بەڕێ میدیاوە میدیاکان یەن ڕۆڵە بینن لە گەیاندنی ئەم پەیامانەیە نەک سەربازەکان بۆیە کاتێک گەڵێ لە سژنیە بخرێت ئەوە کراوە ئەمریکا حاشای لێ ناکاڵ لە ئێمە زۆر بەڕێی من وەکو ئەکادیمیەک وەکو مامۆستایەکی زانکۆ وا دەبینم کە ئەم پرۆژەیە سوودی زۆرە بۆ ڕاگەیاندنی کوردی پرۆژەیەکی وامان هەبێت لەو باشترە پرۆژە نەبێت لەو باشترە کە تۆ ئەو دەستگایانە دەستگاکانی ڕاگەیاندن تەشهیر و زمانی زبر و بەوانە لەگەڵ یەک مامەڵە بکەن یعنی ئێستا ڕاگەیاندنی کوردی دژایەتی یەکترە کات لەوە زیاتر کە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکەکە ئێمە لەناو کۆمەڵگا کۆمەڵێک سەرچاومان هەیە بۆ بەدەستهێنانی زانیاری وەکو مرۆڤ یەکێ لەو سەرچاوانە دەستگاکانی ڕاگەیاندنە کتابێ هەتا بەعزێک ڕێی هەیە کە ئەکرێ ئەو قازیە سەرۆکی ئەنجومەنەکە بێت ئێستا لە مەسر سەرۆکی ئەنجومەنی شورا سەرۆکی هینەکەیە سەرۆکی ئەو ئەنجومەنەیە یعنی بۆیە ناکرێت تەنها پسپۆر من لە بواری ڕاگەیاندن ئەکرێ ئەندامێکی پەرلەمان دادوەرێک و نوێنەری منەظەماتی مجتەماعی مەدەنی زائدە نوێنەری وەکو لە مصر حزب بيقولون الإعلام القومي الصحافة القومية بس يعني وانا حكومة الليرة كما لا يمنية أهرام وأنا طبعا نري أحزابي إعلامي حزبي وإعلامي أهلي هم وأنا أبي ببن مجلسك زور زور جرينجا في صالكش من بيم زورة أجر حالتك أو وجه مناقشة موضوعي أو أجر قرار ببروجيا سابه من وازم أو مادة هشتمش هر پێویستی بە بەو شێوە نابێ موچە خۆی بۆ خۆی دابنە ئەبێ هەر لە یاساکە دیاری بکرێت وەکو چۆن زۆر دەستەی تر هەیە دەستە سەربەخۆکان لە عێراقا هەیە و طبعا زۆر گرنگە ئەو دەستەیە ئەگەر دروست بێت لە داهاتووە ئەو ئەنجومەنە تا بکرێت سەر بە پەرلەمانی کوردستان بێ و نابێ بە هیچ شێوە نوێنەری حکوومەتی تیا بێ بەڕاست و نوێنەری هەموو ئەو ئەطرافانەی ئەبێ تیا بێ هەرچەندە من تاکی دەکەمەوە لەم قۆناغا من پێم وایە بەلەکردن لە داڕشتنی یاسا و پێکێنانی ئەو ئەنجومەنە وەختی خۆی نییە دوای بە هەڵقڕوزاوی دەرەچێ و ناتوانین بینە تەوافقێک لەسەری زۆر سپاس. خاڵێکی تر کاریگەری قەیرانەکانە سەر میدیا. میدیاش دامەزراوەیەکی ناو کۆمەڵگایەوە زۆر جارەوتێ لەم وڵاتە دواکەوتوانەیە ئێمە دامەزراوێکی کۆمەڵایەتیە نەک دامەزراوەیەکی سیاسی بێ بۆنمونەیە کەلتوری فەرهەنگی بێ. لێرەیە ئەو قەیرانانەی لە کۆمەڵگایە هەن لە سیستەمی سیاسیە هەن لە یاساکانە هەن لە وازاڕە هەن کاریانە بێ بەسەر ئەمەوە. زمینی میدیایی ئازاد لە وڵاتی ئێمەیە بەشێکی کاریگەری ئەو قەیرانانەی ترە لەسەر ئەو بۆ نمونە حیزبێک بە بودجەی گشتی ڕۆژنامەیەک دەرەکا یا بە 250 دینار ئەگەر هیچیشی نەفرۆشێ باکی نییە بەڵام ڕۆژنامەیەکی هەلی ناتوانێت ڕۆژنامەکەی 1000 دیناری پێچێت ئەگەر بیشی یا بە 1000 دینار و هەمووشی بفرۆشێ هەر زیانەکە قازانج ناکە بۆیە ئەمە واکات کە کێبڕچی میدیا و قەیرانەکانی ناو سیستەمی سیاسی و کۆمەڵگا کاردانەوەی بەسەر بەرهەمهێنانی جۆری کەناڵەکان و بەسەر قەیرانی ناو میدیاکانەوە هەبێواتە ئەوانی تریشدارێکی تر قەیران بۆ میدیا دروستەکە. دەستی خۆش بێ قەیرانێکی زۆر گەورە هەیە لە ناو بواری ڕاگەاندن بەڵام ئێمە نابێت سەیری ئەو قەیرانە بکەین وەکو کەسانی ئەکادیمی مامۆستای نظامکۆ بگرێ ئێمە لە هەموو کەسێک نزیکترین لە پێشنیارکردن بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە چونکەم ئەگەر سەیری دەستگاکانی ڕاگەاندن بکەین دەستگا ئەکادیمیەکان مەبەستم دەبێت ببێتە مەرجەعیەتێک بۆ پێشنیارکردنی یاسا و شتی باش بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی ناو دەستگای ڕاگەاندن بۆیە ئێمە ئەمڕۆ لەم شوێنە کۆبووینەوە بۆ تاوتۆکردنی ئەو پرۆژەی دامەزراندنی ئەنجومەنی باڵای ڕاگەاندن لە کوردستان حقیقەت لە زۆربەی وڵاتانی جیهان وەزارەتێکی ناوی وەزارەتی ڕاگەاندنە لە کوردستان تا ئێستا مەرجەعیەتێک نییە کە بڵێ من سەرپەرشتی دەستگاکانی ڕاگەاندن دەکەم ئەویش بۆ خۆی قەیرانێکە دەبایە پێشتر دیارە پێشنیار کرا سەر خۆشی بۆ بە سانسۆر ئەوەی کە ئەساش کردی لە بڵاوکردنەوەی زانیاریەکانە ویکلیکس کردی
ئەگەر لە هەر وڵاتێکی تر وایە دەسەڵاتی سیاسی وڵاتە زۆر بەتونی بەگژیا چووە بەڵام ئەوەی کە یەکەم کەس بوو بڵێت ئەمانە بەڵگەنامەن و ئەمانە دەستیان لە پشتەوە نیە و دروستکراو نین ئەمریکەکان خۆیان بوو و ڕاستی بوون بەوانەی کە هەیە چونکە خۆیان لە 1970 چارەسەرکردی ئەو کێشەیە بۆیە ئێمە وەکو مامۆستایانی بەشەکانی ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین و زانکۆی سلەیمانی و هەر سێقی مانگاکەی هەولێر و سلەیمانی و دۆ پێشنیار دەکەین کە ئەم پرۆژە یاسایە ببێتە سەرەتایەک بۆ دامەزراندنی ئەو ئەنجومەنی باڵای ڕاگەیاندن بەڵام بە کۆمەڵێک مرد یەکێ لەو مەرجانە ئەوەیە کە دەبێت بە هەموو شێوەیەک دوور بێ لە لایەنە سیاسیەکان بە هەموو جۆرەکانیان و لایەنی حکوومەت نەک لەبەر ئەوەی بۆ نمونە ئەم پرۆژەیە ناچێتە پەرلەمان نەخێر ئەچێتە پەرلەمان دەبێت وسادەقەی بکات دەبێت پرۆژەی یاسای بۆ دەرکات دەبێت بێتە شتێک معنەوی بەڵام مەبەستمان ئەوەیە ئەم پرۆژەیە یاخود ئەم ئەنجومەنە لەژێر دەسەڵاتی حکوومەت نەبێ بۆ ئەوەی بتوانێت ببێتە چاودێر لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن ئەگەر سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بێت لەوانەیە نەتوانێت ببێتە چاودێر بە تایبەت لەسەر ئەو دەستگایانی کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستگای ڕاگەیاندن بۆیە ئێمە لەم ڕوانگەیەوە ئەم پرۆژە یاسایەمان پێشکەش کرد و ئێستاش ئێمە مناقەشەی دەکەین بۆ ئەوەی ئەگەر کەموکوڕی پیاوێ ئێمە پێشەوەی پێشنیاری کەین کەموکوڕەکان چاکەین ئەگەر هەر بەڕێزێک مناقەشەیەک خاڵێک شتێکی لەسەری هەیە بۆ ئێمە چارەسەری کەین پێشەوەی بچێتە پەرلەمان پێشەوەی ئێمە پێشنیاری کەین